مامۆستا هەر لە خاڵ یەکەمەوە دەست پێ بکەینەوە زۆر جار لە پێش هاوسەرگیری لە پێش زەواج هەندێک گرفت هەیە کە ئەتوانین بڵین ڕێژەی قەیرەیی دروست کردووە. ئەویش یەکێک لە هۆکارەکان نیبوونی شەهادەیە. زۆر جار شەهادە بێ بە گرفت لایەنێکە کە شەهادەدارە ئەوێ ئەو کەسی بەرامبەری شەهادەدار وەکو خۆی یاخود خزمایەتی یاخود چینایەتی. ئەمانە هەندێک گرفتن کە ڕێگریەکەن بە تایبەتی لە خوشکانە کە نایڵێ هاوسەرگیری بکەن. ممکنە ئەگەر شەهادەدارێکی وەکو خۆی بێ بە هاوسەری ئەو بەختەوەری دەست نەکەوێت. ممکنە ئەو بەختەوەری کە ئەو ئەوێ لە کوڕێکی فەقیر و بێ شەهادە دەستێت. ئامۆژگاری بەڕێستان چێ بۆ ئەو کەسانی کە ئێستا ماونەتەوە و تەمەنیان هەڵکشاوە بۆ سەرەوە کە تا ئێستا هاوسەرگیریان نەکرد. مامۆستا ئارام طبعاً خۆی پەروەردگار داوای هاوکوفئیمان لێکا لە زەواجە. یعنی یەکێک لە خاڵە ئەساسیەکانی زەواج هاوشانی بوونە. یعنی ئەم کوڕە ئەبێ نزیک بێلێتەوە نزیک بێلێتەوە تەنانەت یعنی ئێستا بۆ دکتۆرێک ئەگەر بڕۆ ئافرەتێک بێنێت ئەم ئافرەتە نەخوێنەوار بێت لە معاناتی دکتۆر تێنەگات لە ئیشوکاری دکتۆر تێنەگات چکە دکتۆر بتێنێتەوە سەرقاڵە خەفەریاتی هەیە باشە جاری وهەیە عملیاتی هەیە و جاری وا هەیە سەفەری علمی هەیە بۆ دەرەوەی وڵات بەڵام ڕەنگە ئەم ئافرەتە تێنەگا لە ئیشوکاری ئەم پیاوەی بۆی کێشە دروستە بێت. باشە مامۆسایە شووەکە بە کەسێکی چەکدار بۆ نمونە ئێم چەکدارەکە کە 15 ڕۆژ لە دەوامە ئەم مامۆسایەش بیری کردەوە باشە من ئەمویست کەسێک بێکەوە هاوسەرینم بێ شەو لەگەڵ یا بم ئارامم بکاتەوە بەڵامەوە من لە مانگێکا 15 ڕۆژ بەتەنیا کێشە دروستە بێت. باشە بۆیە یعنی هاوکوفئی شەرتە بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئەگەر ئەم هاوکوفئیە نەبوو شەرع گونجاندنی داناوە دوو کەس یەکتریان خۆش بێت دوو کەس یەکتریان خۆش بێت و لەسەر ئەو ژیانی کە هەردووکیان قەراری لێ ئەدەن بگونجێن و قەراری لەسەر بدەن ئەو کاتە ناخۆشی دروست نابێت. بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا کە قەیرە دروست ئەبێت جاران وابوو کەسێک ئەسڵع بواە کە چەڵ وایە گوت بەخوا ئەوە یەکێک لە بیانۆکانی بوو وڵا کاکە ئەمیان لوتی زولە وڵا ئەمیان باڵای کوڵە ئەمیان ئەڵێن وڵا کاکە حەماڵیەکات پێی عەیب بوو وڵا کاکە ئەڵێمە کارمەندی شارەوانیە باشە ئەڵێن ئەمە خانووی نییە وڵا باشە ئەماڵێن سیارەی نییە باشە یان یەک لە کێشەکانی ترەڵێ چی وەڵام من شو ناکەم بە هەولێری لە سێمانی بووم کاکە ئەو لە هەولێرە ماڵ و کەسوکاری لە هەولێرە ئیشی لە هەولێرە یان وڵا کاکە من لە سێمانی شو ناکەم بە چەمچەماڵی بۆ وڵان کاکە من چەمچەماڵی شەڕانی و شەڕەنگێزن و ئەمانە بەم بیانوە یعنی مماتەڵە بەم ئیشەکە هەتا ئەوەی کەوا قەیرا بێت. بۆیە من وەسیەتم بۆ هەموو ئافرەتێکە تکایە گەر کوڕێک هاتە پێشەوە باشە ئەگەر چی تەمەنی لە ئێوەش گەورەتر بوو یعنی تەمەن مەکەنە کێشە جاری وایە لە وڵا کاکە 10 ساڵە من گەورەتر بۆ پیا و 10 ساڵی هیچ نییە کاکە 15 ساڵیش هیچ نییە باشە چکە ئافرەت هەر چەندە ناسک بێ هەر چەندە تەمەنی بچووک بێ بەڵام مناڵ وردە تەمەنی پێش ئەخات بۆیە قەت ئەوە مەکەنە کێشە ئەگەر 12 ساڵ 15 ساڵش لە خۆتان گەورەتر بوو بەڵام دینی هەبوو ئەخلاقی هەبوو پیاوێکی پیاوانە بوو ئەتزانی ئەبێ بە باوکی مناڵەکانت ئەتزانی سرت بەرزەکاتەوە و ژیانێکی ئارامت پێبەخشێت تەوەکەل عەلە الله بڕۆ شوکە بە دیار چیەوە دانیشت یعنی باوکو دایک بۆ تۆ هەر نامێنێتەوە ئەبێ لە خانوویکە ڕق و ڕووتا دابنیشیتر موظفی ئەو کاتە خۆت و سیارەکە دوو ڕۆژت نەخۆشە بی ئەبێ نیپاڵیە بینی لە ماڵەوە بەخێوت کات ئەبێ کرێکاری بی لە ماڵەوە خزمەتت بکات تەلەفۆن بۆ دیلیڤەری بکەی بڵێ ئادەی پیتزایەکەم بۆ بێنە ئادەی دوولەفەم بۆ بێنە کێ بەکەڵ کردێ من هەر بۆ خۆشی طبعا ئەمە بە واقعی خۆم لەگەڵ مناڵەکانمە هەتا سیتەک ڕۆشتین باسی 2 ساڵ پێش ئێستاکەم لە مەطعەمێک دانیشتە بووین ناوین مەطعەمەکە نایەنەوە قوربانە بێتە ڕێکلام بۆیان ئافرەتێک تقریبا 55 ساڵ تەمەنیە بوو ئافرەتێکی زەعیف کەلانەیە بوو هات کە منی بینی یعنی وەک بڵێ شۆک بوو هات مامۆساگیان زۆر دەمێکە بە دوای تۆ ئاگەڕێم تو خوا دوعای خێرم بۆ بکە بوتم بۆتی تایسا من زەواجم نەکردو ئەزانی من لەکوێ مامۆساموتم نەوەڵاوتی مامۆسا من لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان دکتۆرم باشە دکتۆرم و پرۆفیسۆرم مۆبایلی دەرهێنا ڕسمێکی پێپشاندام و ڕسمەکەشم ئێستا لایە وتی مامۆستا خاوەن ئەم هەموو شەهادەیە باوەڕتان هەبێ نزیکەی یعنی شکر و تەقدیری زۆرتیا بوو شەهادەی زۆرتیا بوو ئێستا ژماردوومە 55 یعنی 55 شەهادەی هەیە لەسەر ئاستی علمی و طبی ئۆمانەیە بەزوتی مامۆستا هەمووی قیمەتی ئەوەی نییە ئەمانە هەمووی قیمەتی ئەوەی نییە ناوی بنێم بە پیا و سەر بنێم بەسەرینەوە ئێستا کوڕێکاتەوە داوام خەریکە ئەرقەڵی تێچێت کە تەمەنم 55 ساڵە
خوا دوعای خێرم بۆ بکە. هەر لە زەهرەت الخەلیج یەکێ لە دکتۆرە بەناوبانگەکان ئەنووسێت ئەڵێ من چی لە شەهادەکەم هەر کاتێک ئەیبینم وازانم لافیتەی تەرمی خۆت لافیتەی تعزیەکەمە چی لەو سەماعەکەم کە بە ملمەوەی خەڵک پێمەڵێن دکتۆرە من وە ئەزانم هەر کاتێکەکەمە ملم و ئەزانم پەتی ئیعدامە بۆ عیدامم ئەبن ئەمانە هەمووی هیچ قیمەتێکی نییە چی لە پاری زۆرکەم چ لە ماڵکەم چ لە بێلاکەم چ لە سیارەکەم هەمووی ناوی ئەوە ناهێنێ ناوی بنێم مرد ناوی بنێم سەرینێ سەر بنێمە سەریەوە شەو لەگەڵ یا دڵی لەگەڵا بکەم بۆیە ئەوەی کەوا ئێستا بووەتە هۆکاری قەیرەبوونی ئافرەت زۆر جابیانووی ئافرەتەکە خۆیەتی بە هۆکاری وی وڵا هێشتا مناڵم باشە ئەی دایک و باوکم کێ بەخێویان کە ئەی باشە خوێندن وڵا هەیە ئێستا کە بەکالەرێسی تەواو کردو چاوەڕی ماجستێریەتی ماجستێریشی تەواو کردو چاوەڕی دکتۆرایەتی دکتۆرایشی تەواو کردو ئەڵێ وڵا من هێشتا اختصاصم لە بوارەکەی خۆمان نەهێنەوە باشە باسی تەمەنی کرد تەمەنێکی محدود هەیە یاخود باشترین تەمەن بۆ هاوسەرگیری بۆ کچان و کوڕان چ تەمەنێکە والله طبعا يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج يتر جنجايتي زيادة ل 18 سال ودس بيكات انسان اقل 18 سالي وهي عقلي شي صالي كي هي 18 سالي وهي بصالي وهي عقلي 50 سالي كي هي او انا بيايكي بازمونه او انا لناو ايشابو او انا كترا ولا جيانا توانای ئەوەی هەیە ماڵ بەڕێوە بەرێ بۆی ئەلەو کاتیا ژن بێنێ خۆشە فریای مناڵی خۆیەکەوێت لەگەڵ مناڵی خۆیان گەورابێ فێری سیاقەتیەکات کاکە فێری ئیشێکات کە ئەم پیاوە گەورابێتتر بەرهەمی مناڵەکانی خۆی خوات بەڵامی تر هەشە خۆشی لە گوێلیەدا ئەڵی هێشتاکە کورەبا بە ئافرەتی باش نییە و ئیتر بەم بیانوانە ئەوە تەمەنی بۆتە 30 ساڵ 35 ساڵ هەر ژن نایێنێ ئێتر دوو ڕۆژتر ژنش بێنی ئەو تام و لەزەتەی نییە کە 18 ساڵێکی بینێت